ناوچەی داودە دەکەوێتە سنووری هاوبەشی ئیدارەی گەرمیان و قەزای خورمات و ناوچەیەکی بە پیتی کشتتوکاڵی بەناوبانگە بەڵام لە ئێستادا جوتیارانی ناوچەکە دووچاری گرفت هاتوون بەر لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و لە دەستدانی قەزای خورمات و جوتیاران پێویستیەکانیان لە فەرمانگەی کشتتوکاڵی خورمات و وەردەگرت و بەروبوومەکانیشیان لە سایلۆ بازاڕەکانی قەزەکە ساغ دەکردەوە بەڵام وەک خۆیان دەڵێن بەهۆی ئەو ڕوودا و کارەساتی بەسەر قەزەکەدا هاتووە نازانن ڕوو لە کوێ بکەن و داوای یارمەتی لە کێ بکەن. ئەمە زیاتر لەسەر گەنمە و جۆیە و کونجیە و شامیەکەین و ئیسە خەیارە و ئەم شتانەیە زراعی ئەمە تایسە زراعی دووز لەسەر دووزیمان دووزیشەوەسێت تەواو ئەوە زاگەی ئاوای لاتوە ئیتر جارێت تایسە نازانین زراعی ئایا کفری کەلار بزانم یارمەتیمانەدا یان وڵی تر من داوام وایتر لەوە دوایسە من ئەم کونجێ بەیانی درەوەکەم چی لێ بکەم ئەگەر حکومە دێنەوێت لێم وەرگێ و یان مەسەن گەنمەکەیە درەوەکەم ئەگەر جاران تەسمیل سایلۆ و دوزمانەگە دەیسەوە دیا چی لێ بکەین و ئەی یارمەتیش تەمان خۆتە زانی ئەمە کیمیاییە ئەمە هەندێک شتە خۆ ئەبێ ئمە تایسە لە دوو زۆرمانەگەیسە دوزیش نەما لەکوێ وەریگری پێشم وەزای بێتە پێشەوە ئێمە هەموو ساڵێک گەنم و جۆمانە بۆ سایلۆی دووز دەبین هەلوێشەوە کیمیاییە ئەمە خوتەیە لێوێ وەرەگرین بەس ئەمە وەزعاتە سەر دووزە ئێمە نازانین پەنا بۆ کوێ بووین ئیسە خۆمەوە تا تقریباً 12 تەن گەنم و جۆمەوێ لێیە نازانم کیمیایی لەکوێ بکڕم پارەی ئەو میشە نییە عالم بتوانم ئەو کیمیاییە دەبرکەم و بۆی بتوانم بژێ و ژیان ماڵ بناڵم وەڵڵاهی ئێمە داواکاریمان ئەوەیە لە کشتتوکاڵ گەرمیان یەکەم بەرهەمەکانمان لێ وەرگرن دووەمیش وەکو کیمیای مامدەنێم لای خۆیەوە بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی گەرمیان ڕایگەیاند زۆرینەی جوتیارانی ناوچەی داودە گرێبەستەکانیان لەگەڵ فەرمانگەی کشتتوکاڵی خورماتوودایە بۆیە چارەسەری گرفتەکانیان پەیوەستە بەڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا لەبارەی دابینکردنی پێداویستی کشتتوکاڵیش هەمان سەرچاوە نەی شاردەوە کە بەهۆی قەیرانی داراییەوە حکوومەتی هەرێم نەیتوانیوە پێداویستی جوتیارانی خۆشی دابین بکات. زۆربەی جوتیارەکان ناوچەی دووز گرێبەستەکانیان لە کشتتوکاڵی دووز بەڕێکراوە بۆیە تووشی دوودڵی بوونە لە دوای ئەوە ئایا ئەتوانن بەروبوومەکانیان لەو ناوچەیە ساخ بکەنەوەیە ناتوان ئەو جوتیارانەی کە گرێبەستیان لای ئێمە نیە گرفتیان بۆ دروستە بێ ئەبێ چاوەڕێی ئەو ڕێکەوتنانە بکەین کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوان دەکرێت دەبێت جەخت بکرێتەوە لەسەر ئەوەی کە وەزارەتی کشتتوکاڵیش حەقی بڕیاردانی هەبێ لەسەر ئەو گرێبەستکردن و بڕیاردان لەسەر ئەو زەویانەی کە بەدەست جوتیارەکانەوە هەیە هەرچەند بە هۆی قەیرانەوە ئەمساڵ نەمانتوانێت هیچ هاوکاری جوتیار بکەین بەڵام لە هەر حاڵەتێکە ئەگەر هەر شتێک دابش بکەین بەسەر جوتیارانی خۆمان ئەو جوتیارانەی کە لە سەردانی دایرەکانی ئێمەکەن هاوکاریەکان کراوە. ناوچەی داودە خاوەن دەشتایەکی کاکی بەکاکی و خاکێکی کشتتوکاڵی بەرفراوانە زۆربەی خاکەکەی بەراوە و ساڵانە جوتیاران بە هەزاران تەن بەرووبوومی لێ بەرهەم دێنن بەڵام بۆ ئەم ساڵ لە ئەنجامی ڕووداوە سیاسی و ئەمنیەکانەوە مەترسی لەسەر ڕەنجی جوتیاران دروست بووە و داوا دەکەن لایەنە پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێم چارەسەرێکیان بۆ بدۆزیێتەوە. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام ناوچەی داودە.